جەنازەی کە لە لامانە وڵای تر هەستەکەین جۆڵی تێکەوتی بێتەوە لەوانەیە جارێک یا دوو جار یا سێ جار ئەم ئۆتۆمبیلە لەسەر شەقام ببینین ئێمە چ شتێک کە ڕوویاوە تا ئێستا لە بیرە ناچێتەوە تقریبی ئەچوە 30 ساڵ تەمەن 2000 عنی زیاتر خەڵک نوێژی جەنازەی لەسەر کردووە برایەکشی هەکە کرمانە چاڵەکە و برایەکشی لەو تەقەیەوە وەفاتی کرد پێت بڵم قەبرستان ترسناکە هەر ناوەکەی خۆی ترسناکە گەل لێکدانووی بۆ بکەیت کارێکان خەت گریاوی ڕۆژانە لەوانەیە جارێک یا دوو جار یا سێ جار ئەم ئۆتۆمبیلە لەسەر شەقام ببینین ئێمە کە لەسەری نووسراوە کەشتی نوح ئەمە بێ بەرامبەر بۆ خێرخوازێک هەستا بەدا بینکردنی چەند ئۆتۆمبیلێک لە شاری سلێمانی تاوەکو تەرمی پێگوێزرێتەوە جا شۆفێری ئەم ئۆتۆمبیلانە کەیسی جیاوازیان لەلایە لەگەڵ تەرمە دەست و پەنجەیان نەرم کردووە یەکێ لەو دەم و چاوە دیارانە کاڕێکانە کارێکان سڵاوە لێ بێم کاک دیران ئەحواڵەکە باشە باشم الحەمدولیلا سپاس بەخوای گەورە پێمان ناوەتە ساڵی نوێوە لە ساڵی 2025 چەند تەرم بێ بەرامبەر بەم ئۆتۆمبیلە گوەستراوەتەوە سەرەتا بەنای خوای گەورە و بەخشندە و میهرەبان بەڵێ کاک دیلان وەک ئیحساییمان کردووە لە 1/1/2025 هەتاکو 1/1/2026 تقریباً 2074 تەرم لە مزگەوتەکانەوە گوازراوەتەوە بۆ گۆڕستانەکان بەبێ جیاوازی و بەبێ بەرامبەر بەڵێ بە چەند ئۆتۆمبیل بە تقریباً خۆمان دوو ئۆتۆمبیلمان هەیە کە خزمەتەکە لە شاری سلێمانیە بەڵام ئێستا بۆی حاڵەتێک و ئۆتۆمبیلێکمان ڕاگرت و تەنها بەم ئۆتۆمبیلە بە پشتیوانی خوای گەورە و خۆم و کاکاروان و کاکشڤان توانیمانە ئەو جەنازانە لە مزگەوتەکانەوە بێنین بۆ گۆڕستانەکان کاتێک کە تۆ تەرمێک ئەگوێزیتەوە ئەو هاوڵاتیە خاوەن تەرمەکە کەسوکاری تەرمەکە چیتان پێڵێن ئەو کەسی کە پەیوەندیەکە بە ئێمەوەکایی تر جاری وا هەیە لە خەستەخانەکانەوە پەیوەندیەکە جاری وا هەیە لە مزگەوتەکانەوە پەیوەندی ئەکە ئەو بەڕێزی کە کەسێکی ئازیزی لێ ئەمرێ پێم خۆشە و پێم باشە کە پەیوەندی بە منەوە بکە یان بە کاکاروانیەوە بکە یان بە کاکشڤانیەوە کە ئەکات پێم خۆشە چەند کاتێک بۆ ئێمەشدانێ ئێمە لەواچێ لەسەر کار و کەسابەتی خۆمان بین لەواچێ لە شوێنێکی تایبەت بین ئەوە منم ئەمە کاکاروان ئەمە کاکشڤان پێم خۆشە ئەو کەسی کە پەیوەندیەکە کە حسابێکی تایبەتیش بۆ ئێمە بکات کە ئەچین بە و دەمی ئەو کەسی کە پێویستی بە ئێمێ ئێوە چووکە هەڵسوکەوت لەگەڵ تەرماکەن لەوانێت چیرۆکی جیاوازتان لابێت شتێک کە ڕوویاوە تا ئێستا لە بیرە ناچێتەوە وەڵی چیرۆکەکان زۆرن یعنی هەتا بۆت باسکەم لەوا چێ بە ڕۆژ بە هەفتە بە مانگ بە ساڵیش تەواو نەبێت چیرۆکەکان بەڵام یەکێک لەو چیرۆکانی کە سەرنجی زۆر ڕاکێشا بووم تقریباً خۆم کاسبکارێکم دوکانی پێداویستی مۆبایلم هەیە هەر لە شاری سلێمانی گەنجێکی بەڕێز لە دوکانەکەم وەستا بوو وەکو هاوڵاتیەک ئاتیادی منیش خەریکی کار و کەسابەت و ژیانی خۆم بووم تقریباً 11 و چارەک بۆ تقریبا 11 شەو بوو ئەو بەڕێزە پێویستی بە ئیش و کەسابەتی منە بوو ئیشەکانی بۆ جێبەجێ بکەم و کارەکانی بۆ ڕاییکەم لەو دەقەیە پەیوەندیەکەم پێوە کرا هەر کەسایەتێکی خۆمان بوو وتی کاک ڕێکانتم بەڵێ وتی عەزیەت نابێگەر ئەرک بکێشیت بێی بۆرە و تۆپعەدی لە شاری سلێمانی برادێکی زۆر خۆشەویستمان بە ڕووداوی هاتوچۆ وەفاتی کردووە بڵین لە جەنازەکەی لە تۆپعەدلی ئەبێن بۆ یەکێک لە دەوروبەری شاری سلێمانی کە نزیک شاری سلێمانی تقریباً عربەتەکە جاوەک بە بەڕێزیشم وت من لە مۆبایلەکەمە سوپاسی خواکەم عنی ڕقەمم زۆر پێ نییە عنی هیچ نایەک لە مۆبایلەکەمان نییە هەمی بە ژمارە تەلەفۆن خی گەورە ئەو بەهرەی پیاوم کە ئازانم کەسە چیە و کەسە کوێ نییە لەو دەقەیە ڕقەبەکەی منیش بەڵێ هەڕێک دووەوە ڕقەمی بەڕێزت هەموو دەقەیە دیارە ئەو کەسی کە تەلەفۆنەکەی بڵین لە تۆپعەدلێکەوە بۆ کردبووم منیش تقریباً مۆبایلەکەم دانا و ئەو بەڕێزی کە هاتبوو کارەکانی بۆ ڕاییکەم سیری ژماری مۆبایلەکەی منی وتی کاکەوە عەزیەت نەبێ ئەم تەلەفۆنە کوێ بوو بۆ تۆی کرد مەڵای کەسێکی خۆم بوو براکەم بۆ وتێتوانی پەیوەندی پێوەکەی توانێ هەر لە خۆمەوە دڵم باش ناڵێ
دڵی باش دڵم باش ناڵێ برا بە ڕێزەکەم جا بەسەر چاوم بەس بۆ توڵای نازانم هەر تۆ حەوە شتێک چۆنەڵێ لەشی ئەلەرزی تۆزە شەڵەژایی پێ و بۆ بە ڕێزەوە دیار بوو منیش بۆی دڵی نەشکێنم تەلەفۆنم بۆ کەسەکە کردوانە و لەو کاتیا موبایلەکەم سەوت مابوو بە سەوت خارجی قسەم لەگەڵا کرد وتم ئەو بە ڕێزی کە وەفاتی کردو و تۆ تەلەفۆنە بۆ من کردو چیە تیۆڵایی کوڕێکە لە دەوام لەگەڵمانە نایزانایە هەر قسەکەم تاوا نەکرد ئەو بە ڕێزی گەوەستا بوو کەەوە بەس عەرزەکە هەنی موقیفێکی زۆر ناخۆش بوو ئیتر هەم تەلەفۆنی یارم داخستە و بڵین لە دوو مێزەکەی خۆم هاتمە بەردەم ئەو بە ڕێزی کە هاتوو بۆ کار و کەسابەتەکەی ئیشەکانی بۆ ڕایکەم وتم برا بە ڕێزەکەم کاکەی ژیان براکەم چی بۆ تیۆڵایی کاکەی ژیان ئەو برای منە تر داحی موقیفێکی زۆر قورس بوو هەڵم گرتۆ لە دوکانەکەیە و چەند جار لە بەرنامی گەشا و لە چەند شوێنی گەشە ئاماژەم پیاوە جاری وایە لە بەردەم دوکانەکەمە تەکسیە گرم تا ئاگەم بەم سیارەوە یان جاری وایە سیاری خۆم حازر یان جاری وایە جەنازەمان ئەمنە زۆرە لە بەردەم لای ماڵی خۆمان ڕایەگرم ئای نزیکە شوێنی دوکانەکەم نزیکە لە نزیک ماڵی خۆمانەوە چون بەرەو سیاری تەرمەکە و پیاوە بە ڕێزش کە بە حساب هاتوو لە دوکانەکەی منە ئیشەکانی بۆ ڕایکەم لەگەڵ ماسەرکە و چونە طبعا شاری سلێمانی یعنی موقیفێکی زۆر ناخۆش بوو کە ئەم پیاوە بە ڕێزەم بینی لەو کاتەیە و لەو وەختەیە براکەی کە وەفاتی کرد و بە ڕووداوی هاتوو چۆ ئەم حاڵەتە ڕیا بوو کاکەکان بەڵێ ئەو حاڵەتانی کە هەبووە شاسییان چی بووە ئەوەی کە زۆر دیار بوو بێت لەلاو ون هەبووە کە قەت تەرمێک جین لە دەستنەیە بێت و بەڵامت پێتیان مردوو لە ناو ئۆتۆمبیلەکەیە هەناسی بەبەرهات بێت و یاخود لە سەقەبرانم بابەتانە بەڵێ کاک دیلان ئەم وتێ ئەم بەسەرهاتەیان چەند جاری کەش و لە چەند شوێنێکی کەش هەر پێم خۆشە دووباری کەمانێ کە هەموو شتێک بە ویستی خوای گەورێ هەر شتێک خوای گەورە ویستی لەسەر نەبێ ئەو شتە ڕوونایە چۆن لە سوورەتی یاسین لە ئاەتی 82 کە خوای گەورە فەرمێ کون فەیەکونە یعنی ویستی لەسەر چی بێ ئەوەیە بڵێن شوێیشان بۆی هەر کاتی سەردەمی کۆرۆناکە بوو پەیوەندیەکەم پێوەگرا کاگڕەکان سڵاو تم سڵاو وتی ئەگەر ئەرک کێشی بێ بۆ یەکێک لە مزگەوتەکان لە شاری سلێمانی تر لەو کاتەیە تەرمی ئەو کەسی کە کۆچی کردبوو هێنانن لە کاتی بڵێن کاتی کە من گەشتمە مزگەوتەکە کاتی شۆرینی تەواو بوو یان هێنایە ژوورەوە نوێژی جەنازەی لەسەر کرێ تر چەند تقریبان سەعاتێک بۆ سەعاتێک چاوەڕێمان کرد تا قەبری ئەو بەڕێزی کە وەفاتی کردووە حازت کرێ و بکەوینە ڕێ بەرەو گۆڕستانەکەی بەرین تر جەنازەکان کردم سیارێ و بەڕێکەوتین بەرەو یەکێک لە گۆڕستانەکان لە شاری سلێمانی باوەڕ کە کاک دیلان یعنی لە سیارەکەی هاکوشتن پێشتر بۆ بەڕێستم ئاماژە کرد خوای گەورە لە قورئانم ئاەتی دابەزان و کاڵە کون فەیەکونە یعنی ویستی لەسەر چی بێ ئەوەیە ئەو شتێکی خۆم بە چاوی خۆم و بە شتەکە لە بەرچاومە دیار بوو جەنازی ئەو کەسە لە سیارەکەیە لە نیوێ ڕێگا تەپاتەپێک دەستی پێ کرد تەپاتە ناو سیارەکە دەستی پێ کردن خوای بەم حاڵەتە چی بێ جا من لە خوای گەورە و بە زیابێ سوپاس بۆ خوا ڕاحەتوم لەگەڵەوە جەوەیە یعنی سا هەر جەنازێ بێتە بەردەستم بۆ من ئاساییە بەلام عنی لە خوای گەورە بە زیابێ هەیبەتی گەوم هەبوو کوڕەکەی خۆی لەگەڵ مابوو دابەزیە چۆنە بێ کاکە ژانوەرە براکەم ئەتیادیە خوای گەورە لە ئاچێترین ئینسانە چی بێ ئەوا بێت کە گەشتینە سەر قەبرانەکەی یەکێک لە شاری سلێمانی ڕام گرتوتم بە ڕێزانجار ڕێپەلەمەکەن بە ئەم جەنازەی کە لە لامانە وڵای تر هەستەکەین جۆڵی تێکەوت بێتەوە کاکە چۆنە بێت عنی خەڵکی شارەکە زۆر بەلایەنەوە شتێکی سەرسوور هێنەر بوو شتێکی تۆزە عەجیب بوو کام حاڵەتە ڕوویاوە ئینسان عنی زۆر پێشم خۆشە لە ئەم بوتیکە بۆ بەڕێستم بۆ دووبارێ کردەوە یعنی ئەو کەسی کە وەفاتەکە بە هەر هیچ نەبێت سەعاتێک بۆ 2 سەعات حتا 3 سەعاتیش باشترە بیهێڵنەوە لە مزگەوتەکان بێ لە ماڵەوە بێ لە هەر شوێنەکە ئەو کەسی کە کەسەکەی لێ وەفات کردووە ئەوان ڕاستەخۆوی سبیان لە نەخۆشخانەوە بیبن بۆ سەر قەبران وایە بەڵێ ئێتر لە سەقاوانەکە کە ڕامان کرد خۆم پەیوەندیم بە فریاگوزاری شاری سلێمانیەوە کرد تم حاڵەتێکی وا ڕوویاوە عنی لە خوای گەورە بەزیابێ فریاگوزاری ئەوانیش ئیسعافەکانان گورجانە گەشتە سەرمان تر هەر لە سیارەکە جەنازەکەی هەڵمان گرت و کردمە ئیسعافەکەیوان و بەرەو خەستەخانەکە بەڕێکەوە کە نازانم دوێ ئەوە نەما چکە من عنی چۆن دەڵێ چاوەڕێ ناکەم زانم ئەم کەسە وەفاتەکە چاوەڕێوە ناکەم زانم کەسە ئەمێنێتەوە تر بەڕێکە و بەرەو عنی گەڕامە بەرەو شوێنی خۆم وانی بەرەو خەستەخانە بەڕێکەوتم نازانین وایە وڵای تر تام دەخێ هیچ هەواڵێک نییە نەوەڵە ئەمە نووسراوە
بێ جیاوازی و بێ بەرامبەر لێرەیە خەڵەکەی بەپاری بجۆزێتەوە کاک دیلان زۆر پێم خۆشە ئەم ئۆتۆمبیلێ ئێمە کە ناوی کەشتی نوحە لە خزمەتی ئێوەی بەڕێزدایە بەبێ جیاوازی و بەبێ بەرامبەر پێم خۆشە ئەو ناوە وەکو مێژوک بمێنێتەوە بۆ شاری سلێمانی ئەم ئۆتۆمبیلە تاکە ئۆتۆمبیلە کە لە سلێمانی بەبێ جیاوازی و بەبێ بەرامبەر خزمەتەکە بە شۆفێرەکانیشیەوە لەوانەیە چەند کەسێککە هەبێ لە پشت ئێمە سیارێکی دانابێت بە پارە بیگوازێتەوە بەڵام ئەم ئۆتۆمبیلە وەک ئاماژەم پێە بێجیاوازی و بێبەرامبەرە تەنها لە پێناو خۆی گەورەیە ئەم ئیشەی کە باشە و کەسانە بۆ نمونە بۆچی چیسفادێک لەوە کە نەگەرەمە بە نێوی ئێوە ئەمە بکەن وڵای کاک دیلان ئەو کەسانە وەک ئاماژەم پێە ئەو کەسانە ئەو سیاری کە دایان ناوە وەکو کار و کەسابەتێک بۆ خوان پایی لەسەر پێیاکرێ بەڵام ئەم سیارەیە تەنها سیارەیە بە ڕێزت ئاگاداربی کە پێ بەرامبەرە ئەمە ژمارە تەلەفۆنەکانی شیوەزەم لێرەیان نووسراوە ئەو ژمارە تەلەفۆنەکانە پەیوەندی کردم بەم دوو ژمارە تەلەفۆن ئەمان ڕقەمی بەڕێز کاکشفانە باشە ئەمان بەڕێز کاکاروان تاڵەبانیە ئەمەیان ژمارەی ئەمان ڕقەمی براتانە ئەمەش ڕقەمی کاکەیوان شەمێرانیە کە ئەم چوار ڕقەمە تایبەتە لەم سلێمانیە کە بە بێ جیاوازی و بەبێ بەرامبەرە ئەم گۆڕانە بەڵێ ئەم تا ئێستا لە ماوەی کارکردنتانە چەند تەرمتان گواستەوە وەک ئاماژەم پێە کە لە ساڵی 2009 ئەم ئۆتۆمبیلە دانرا بە ڕێز کاکەیوان شەمێرانی لەسێر بوو ڕێزی تایبەتم بۆی هەیە لێ ڕۆچاوی ماچەکەم کە ئەوپیا خزمەتێکی جوانی کردووە لەم شاری سلێمانیە لە دوێ ئەویش زۆر حەزم لێ بوو منیش بەشدار بم لەم کارە خێرەیە هەم بۆ دنیاش و هەم بۆ قیامەتیش بۆی خی گەورە سەرفرازی دنیا و قیامەتیشمان بکە ئەگەر وەگەی ئەحسایی سیارەکەکەم تقریبان لە ساڵی 2009 هەتا ئەمڕۆ 2026 شۆتە سەر و 30,000 جەنازە لە شاری سلێمانی و زۆر کات بۆ دەوروبەرەکانیشمان بردووە بەڵێ کارەکان چۆن بوو دەسەکرد بەم کارەتەوە کاک دیلان تقریبان خوشکێکم پێشوی وەفاتکە و خی گەورە لی خۆش بێ تووشیم نەخۆشە پیسە بوو نەخۆشی سەرەتان بەڵێ ئیتر لە دوایەوە ئەم خوشکەم لە ماڵەوە سیارێکی وەمان دەست نەئەکە و لە ماڵەوە بیبین بۆ خەستەخانەکان هاتوچۆی پێ بکەین دەستخۆشیکی تایدن لە کاکزایر هەیە کە ئەچوم سیارەکەم ئەهێنا و ئیشی خۆمان پێ ئەکرد و ئەمگەڕانەوە بۆ شوێنی کە دانرا بوو چەند جارێک بردم و هێنام و چەند جارێک بردم و هێنام تر لەگەڵ بەڕێز کاکزایر دانیشتین بۆ گفتوگۆ لەسەر ئەو سیارەیە کە چۆن من شۆفێری لەسەرگەم وەک بینی من پیا بەڕێزە ئەم سیاری داناوە بە بێ جیاوازی و بە بەرامبەر لە خزمەت لە سلێمانیا خۆشم حەزم کرد بەشدار بم لەو کارە خێرەیە مامیش حەزەکەم خزمەتێ بکەم لەم شاری خۆمە و شارەکەی خۆمم خۆشەوی و بامیش خزمەتەکەم گواستنەوەی تەرمی کۆچکردووان بێ بۆ گۆڕستانەکان ئیتر لە دوای ساڵانی 2011 بەردەوامین پیا هەتا ئەم کاتی کە لەگە بەڕێستان هاي تقريبا 4 ساڵ زیاتر ئەبێ لەم کارەیە منیش بەشدارم بەڵێ ڕووداوی تر چی هەبووە لەسەرەوەی گواستوتەکەەوە کاک دیلانێکێکە لەو ڕووداوانە هەر شوەیەکان بوو پەیوەندیەکەم پێوە کرا گەنجێکی تقریبی نەئەچوە 30 ساڵ تەمەن لە یەکێک لەم گوندانەی چواردەری سلێمانی مینی پیاتەقی بوو کە چوومە سەر جەنازەکەی لە تۆبعەلیەکەی هێنامان بۆ یەکێک لە مزگەوتەکان سەرسامم بەو گەنجە کە تەمەنێکی ئۆتۆشی نەبوو تەمەنێکی گەنجیە بوو باوەڕکی هێنامان لە مزگەوتەکە تقریبا بڵێم 15 بۆ 20 نەفەر کەس ئامادەکاری کردبوو بۆ شۆینی ئەو جەنازێ کە لە مزگەوتەکە تر بڵین کاری شۆینەکەی تەواو بوو هێنایانە ژوورەوانێ و بۆ ئەنجامدانی نوێژی جەنازە لەسەری باوەڕتان هەبێگە بڵم 2000 ینی زیاتر خەڵک نوێژی جەنازی لەسەر کردووە ئەم قسەی ڕاستی بەزی ئەو گەنجە کە تەمەنێکی 30 ساڵ بوو جاوەرە تەمەنی ئینسانەکە تۆ ئینسان بیرکاتەوە تەمەنی 30 ساڵ ئەبێم گەنجە چی کردبێ چی شتێکی کردبێ کە خوای گەورە ئەو بردنەی بۆ کردو بە عاقیبەت خێری شتێک بوو زۆر کاریگەری تێکردن ینی ئینسان زۆر خۆشە ئەو تەمەنی کە هەیە لە پێناو خوای گەورە سەرفیکە
باوەڕتان هەبێت لەو مزگەوتە کە من بڵم 2000 نەفەر نوێژی جەنازی لەسەر کرد بێ عنی زیاتر بۆ کەمتر نەبوو یعنی کە لەو مزگەوتە بەڕێکەوتین بەرەو ئەو شوێنی کە وەفاتی لێکرد بوو لەسەر قەبرانەکەش یعنی چی بڵم چی باوەڕتان هەبێ عنی تا هەتا چاو بڕکردا خەڵکی لێبوو بۆ ناشنی ئەو گەنجە جا بۆیە داواکارم عنی خوای گەورە مردنیشی وا بکا بە نسیبمان ئیشەڵڵا خوا مردنیە بکا بە نسیبمان کەس و کارمان شانازی پێوە بکات کارەکان خەت گریاوی تۆ لەبەری ڕاهاتووی لەگەڵم بابەتەیە دەسوپەنجە لەگەڵان نەرم کردووە بەڵێ لەوانەیە تۆزە بابەتەکان ئاسایی بێتەوە لە لای تۆ بەڵام هیچ حاڵەتی هەبوو کە گریابێتی ئەوەنە کاریگەری لێکردبێتی گریا بێتم تقریبەن بەیانێکیان زوو پەیوەندیەکەم پێوە کرا کاگڕەکان سڵاوتمە سڵاو وتی کاگڕەکان پێم خۆ بڵێن ئافرەتێک وەفاتی کرده بوو لە یەکێک لە مزگەوتەکان لە شاری سلێمانی لە مزگەوتەکە تقریبەن سەعاتێک بۆ 2 سەعات زیاتری چاوەڕێمان کرد تا قەبری ئەو بەڕێزی کە کۆچی کردووە بیگوازینەوە بۆ گۆڕستانەکە تقریبەن لەو 2 سەعاتەیە دانیشتین و بڵم خەڵکی باشی لێ بوو بڵێن هاتبوون بۆ مزگەوتەکە بۆ ئامادەکاری ناشتنی لەو کاتی کە قەبرەکەی حازر کرا و ئامادەکاریەکانی تەواو بوو لە مزگەوتەکە بەڕێکەوتین بۆ یەکێک لە گۆڕستانەکان لە شاری سلێمانی ئەو کەسێکی هێنامان کردیانە چاڵەکەەوە حەل لەو دەقەیە موقیفێکی ناخۆش بوو برایەکشی هەکە کردمانە چاڵەکە و برایەکشی لەو دەقەیە وەفاتی کرد حەل لەو دەقەیە بڵێنسا چۆنم جەنازەکەی دە چاڵەکە شۆڕێکێتەوە بەناو جەنازەکە بۆ ناو قەبرەکە لەو دەقەیەشە برایەکی وەفاتی کرد ئەوش تۆزە شتێکی قورس و بەلا بوو کە ناخۆشە عنی مردنی کەسیشی ئازیزە هەر لە یەک ڕۆژابی ئاڵەت هەبووە کە بۆ نمونە لە ڕۆژێکە چەند ئەندامێکی یەخێزان کۆسی دوای بکەن بەڵە کاک دیلان لە کاتی سەردەمی کرۆناکەیا بوو بڵێن هەر کەسایەتیشی گەڕەکی خۆمان بوو کاک حاجی لەتیف خوای گەورە لێی خۆش بێ چکە خۆشەویستی باوکیشم بوو بۆیە حەزەکەم ئەم چیرەکە بۆ بەڕێزت جێڕمەوە ئەم پیاوە لەو سەردەمەیە کە کاتی سەردەمی کرۆناکە بوو بۆی تووشی و نەخۆشی نەگریسی کرۆنا نەبێ لە گوندەکەی خۆیان بوو لە گوندی زێوێ بڵی تقریبەن مانگ زیاتر لێ مابووانێ دوای کە هاتوو بۆ ناو شار تووشی ئەو نەخۆشیە بوو حاڵەتێکی زۆر ناخۆش بوو کە ئەم پیاوە بە ڕێزە خوای گەورە لەویش و لە سەرجەم مردووانیش خۆش بێ بڵین ئەم لە بەیانەکە خوای گەورە لێی باسم کرد خوای گەورە لێی خۆش بێ بەیانەکەی وەفاتی کرد بڵین جەنازەی کاک حاجی کە برمانەوە بۆ زێوێ گەڕاینەوە بۆ ناو شار لە دوێ ئەو خێزانی بەڕێزیشی وەفاتی کرد لە هەمان ڕۆژ و لە هەمان بەروارە لە دوای کۆچی ئەو دوو ئازیزە تقریبەن کوڕێکشی هەر هاتبووە لە ئەوروپا کوڕەکەی کە هاتبووە لە ئەوروپا ئەوش هەر تووشی ئەم نەخۆشی نەگریسی کرۆنایە بوو هێنابیان بۆ یەکێک لە خەستەخانەکان لە شاری سلێمانی لە دوای مانەوەی بۆ ماوەی 10 ڕۆژ ئەوش هەر وەفاتی کرد عنی حاڵەتێکی قورس بوو باوکە وەفاتکە دایکە وەفاتکە برایەکەت وەفاتکە یعنی شتێکی ناخۆش بوو بۆ بنەماڵەیە ئەو حاڵەتی کە من هاتووە بەرچاوم دوای هەفتەیەک ئەمان دوای 10 ڕۆژ دوای 10 ڕۆژ بەڵێ لە دوای ئەوە مامێکی وەفاتی کرد لە دوای ئەوە پویلێشکی وەفاتی کرد هەمی بە کرۆنا ئەم حاڵەتانە زۆر قورسە کاگڕەکان ئێوە شەوان هاتوونەتە ئەم قەبرستانانە بەڵێ ئایا قەبرستان ترسناکە بەشەوە کاک دیلان ئەگەر پێت بڵم قەبرستان ترسناکە هەر ناوەکەی خۆی ترسناکە گەل لێکدانەوەی بۆ بکەی یعنی من خۆم بە شەو درەنگ هاتوومە تێرە بەڵام بۆ بەڕێستم ئاماژەم پێە من ئاساییە بەلامەوە هەنی ڕاهاتووم لەگەڵی هیچ شتێکی نامم لە خوای گەورە بەزیابێ نەدیوە خەڵک لەشتم بینیوە وەڵای خەڵک هەیە بینی بێتی بەڵام بۆ من شتێکی ئاساییە زۆر ئاساییشە بەلامەوە حاڵەتێ هەشتێکی ڕوو بە تاق دەنیا ژاتوومە شەو درەنگ هەبووە حەزەکەم چیرۆکێکتان بۆ بچێڕمەوە لەسەرەوەی کە عەرەبێک وەفاتی کردبوو شوێنمان دەست ناکە و مەکانمان دەست ناکە و هێنامانە مزگەوتەکە لێ کاری شۆرینمان بۆ ئەنجاممە نوێژمان لەسەر کرد
کفنمان کرد عنی نوێژمان لەسەر کرد و کفنمان کرد و هێنا بۆ یەکێک لە گۆڕستانەکان لە شاری سلێمانی شەو درەنگانێکی شەویش بوو باوەڕتانە بێ لەگەڵ کەس و کارەکە و چەند کەسی کەشە کردمانتە چاڵەکە و ئاسایش بۆ بەلامەوە. تا ئێستا بە تەمەنترین کەس تەمەنی چەند بۆ کە تەرمەکەی و گواست بێتەوە؟ بەڵێ لە ساڵی ڕابردوو تقریبن مانگی 11 بوو بەڕێزێک بوو لە یەکێک لە گەڕەکان لە شاری سلێمانی تەمەنی 125 ساڵ بوو. 125 ساڵ؟ بەڵێ ماشەڵڵا. هەنی ساڵی 1910 1910 بەڵێ. کەس و کارەکەی بۆی خەمبار بوون؟ وەڵایی خێزانەکەی زۆر بۆی خەمبار بوو. خێزانەکەی؟ بەڵێ تا ئێستاش لە ژیانە وەک من ئاگادار بووم. ئەمە گەورەترین بۆ کە تا ئێستا لەم ساڵی 2025 ئەی بۆ پێشتر هەڵە پێشتر نەبوو نەبووە بە تەماتنین کەس کە گواستمێتەوە نێ بچووکترین کەسیش تقریبی مناڵێک بوو 7 ساڵ بوو. بەڵێ دوورترین شوێن کە تەرمە بۆ گواست بێتەوە شۆ بووە؟ هەتاکو ئەو لە هەولێری ڕۆشتومە. ئەو لای هەولێر؟ بەڵێ لێرەشۆرە ئەو مەرزەکان هەمی جەنازەم لێ ناوەتەوە بەناو شاری سلێمانی. لە کۆتاییە چ پەیامێکە هەیە؟ لە کۆتاییە دەستخۆشیێکی تایبەت لە بەڕێز دەکەم زۆر سپاس دەکەم کە ئەو ئێمەتان بەسەر کردوتەوانێ و کاوا ئێمەتان بیر بوو و دەستخۆشی لەم پیاوە بەڕێزانەشەکەم لە پشت کامێراوە و دەستخۆشیێکی تایبەتیشم هەیە بۆ بەڕێز زاهیری کەریمە ڕەش کە ئەم سیاری دابین کردووە لە شاری سلێمانیە. سڵامان هەیە بۆی کاک زاهیر کەسێکی ئازیز و خۆشەویستە لە شاری سلێمانیە. بەڵێ و دەستخۆشیێکی زۆر تایبەتریشم هەیە بۆ بەڕێز کاکەیوانە بەڕێز کاکاروانە بڵێ ناوبانگەکانان کاکەیوان شەمێرانی و کاکاروان تاڵەبانی و کاکشفان بابانی کە من ڕێکان قەرەزەتانی یەکی نەزایەکتان هەیە. بەڵێ یەخوارد تەمە درێژ بن و دەستان خۆش بێ. سپاس بۆ ئێوە. بەڵێ ئەوی کا گوێبیستی بوون ئەمە کەمێک بوو لەو چیرۆکانەی کە لای کاگڕێکان و هاوڕەکانی هەیە لە کاتی گواستنەوەی تەرمی هاوڵاتیان بۆیە کاتێک ئەمان دێنە بەردەمی ماڵەکانتان یاخود مزگەوتەکان بۆ گواستنەوەی تەرمەکانتان بێ بەرامبەر تکایە ڕێزیان بگرن تکایە ڕێز دەماندووبوونی ئەم کەسانە بگرن. هەر بمێنن بەخێر.